الله أكبر الله أكبر الله أكبر الله أكبر. أشهد أن لا إله إلا الله. أشهد أن لا إله إلا الله. أشهد أن محمدًا رسول الله. أشهد أن محمدًا رسول الله. حي على الصلاة. حي على الصلاة. حي على الفلاح. حي على الفلاح. الله أكبر الله أكبر. لا إله إلا الله. آمين آمين والحمد لله رب العالمين. إن الحمد لله نحمده ونستعينه ونستغفره ونستهديه، ونعوذ بالله من شرور أنفسنا ومن سيئات أعمالنا وفتن زماننا. من يهده الله فلا مضل له، ومن يضلل فلا هادي له. واشهد ان لا اله الا الله وحده لا شريك له، الكبير المتعال ذو الجلال والعظمه والاكرام. لا اله الا هو الملك العلام. واشهد ان سيدنا وإمامنا وقدوتنا محمدًا عبد الله ورسوله. نشهد أنه بلغ الرسالة وأدى الأمانة ونصح الأمة ومحى الظلمة وجاهد في الله حق جهاده. فصلوات الله وسلامه عليه وعلى آله الأطهار وصحبه البررة الأخيار، ومن دعا بدعوتهم وسار بسيرتهم إلى يوم الدين. مسلمانانی بەڕێز و خۆشەویست، سڵاو و ڕەحمەتی خوای پەروەردگار بڕژێ بەسەر هەموو لایەکدا ئینشاءالله.
طاعەتی هەموو لایە قبوڵ بێ ئینشاءالله. جەژنە پیرۆزە لە هەموو لایەک دەکەم ئینشاءالله. گردنی هەموو لایەک ئازاد بێت. خوای گەورە لە ڕۆژی قیامەتە گردنمان ئازاد کە لە ئاگری جەهەنەم بمان پارێزێ ئینشاءالله. المسلم بعد رمضان، مسلمان چۆن بێت دوای تەواوبوونی مانگی ڕەمەزان؟ ناونیشانی وتاری ئەمڕۆمانە پشت بەخوا. خوا چی لە ئێمە دەوێت؟ خوا چی لە ئێمەی مسلمان و ئومەتی پێغەمبەر دەوێت صلی الله عليه وسلم؟ و ئێمە چیمان کردووە بۆ خوا؟ ئەوەی کە ئەنجاممان داوە، ئەوەی کە کردومانە لەمە و پێش، ئایا لێی ڕازین؟ ئایا بەسە؟ ئەی خوا چی بۆ ئێمە کردووە؟ هیچمان لە پێش چاوە؟ خوا چی پێبەخشیوین؟ ئەوەی کە ئەنجاممان داوە وا لە بەرامبەر نیعمەتەکانی خواوە. حەقی نیعمەتمان داوە وا داوای بەهەش دەکەین؟ ئایا بە خۆمان ناچوونەتەوە ئێمە خەریکی چین؟ خەریکی چ کارێکین لە بەرامبەر ئەو هەموو چاکەیەی خوا؟ ئێمەی عەبدی خوا، ئایا گوێڕایەڵی خوای پەروەردگارین؟ ئایا لە خۆمان ڕازین؟ ئەو خوایەی بە پێغەمبەری فەرموو صلی الله عليه وسلم فإذا فرغت فانصب، کاتێک لە کارێک بوویتەوە ئەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم، ڕاوەستە بۆ ئەنجامداری کارێکی تر، نەسب بە نەسب. لە کارێک بوویتەوە لە کارێکی چاکە، خۆت ئامادە بکە بۆ کارێکی دیکە. دڵخۆش مەکە تەنها بە یەک کار، بەردەوام لە چاکەیە بە. فإذا فرغت فانصب، چونکە پلەکانی مەردایەتی لە دنیا و قیامەتە بەردەوامە. واعبد ربك حتى يأتيك اليقين، هەر لەم کارە تەواو بوویت دەست بکە بە ئەنجامدانی کارێکی تری چاکە. وإلى ربك فارغب، هەمیشە لە پەروەردگاری خۆت بپاڕێرەوە، بلاڵێرەوە، داوای قبوڵبوونی عەمەلی لێ بکە. کردەوە تەنها ئەساس نییە، قبوڵبوونی کردەوەش ئەساسە. کاری دنیات تەواو کرد، خەریکی کاری قیامەت بە. بۆیە لەم جمعەیەدا کە هەم جەژنی مسلمانانە و جەژنێک جایزەیە بۆ ڕۆژوەوانان، ئەگەر بمانەوێت لە دوای ڕەمەزانیش هەروەکو ڕەمەزان وابین، لە دوای ڕەمەزانیش هەر ئەو جەوەی ڕەمەزانمان هەبێت، پێویستە ئاگامان لەم سێ خاڵە بێت. ئەم سێ خاڵە لە خۆمانە بەرجەستە بکەین، ئەم سێشتە لە خۆمانە جێبەجێ بکەین، پابەند بین بەم سێشتەوە. ئێمە دائیمە وین لە ناو ڕەمەزانە، بە شەرتێک ئەم سێ خاڵە لە خۆماندا تەطبیق بکەین، ئاگامان لەم سێ خاڵە بێ، بە شەرتێک ئیهمالیان نەکەین. ئێمە دائیمە لە ڕەمەزانین، دائیمە خێرمان بۆ ئەنووسرێ. ڕەمەزان مەدرسەیەک بوو، کۆتایی هات، بەڵام عیبادەت کۆتایی نایەت. چۆن بکەین دائیمە لە ڕەمەزان دابین؟ یەکەم، ئەداء الواجبات، فەرمانەکانی خوا بە جوانی جێبەجێ بکەین، ئەوەی لەسەرمان واجبە بیکەین، ئەنجامی بدەین بە جوانی، کەم تەرخەمیتیان نەکەین. ڕۆژوەکانمان، سەدەقە و خێرەکانمان، سیلەی ڕەحممان، ئەوەی لە قورئانەکەی خوا هاتووە کە فەرموویەتی واجبە ئەنجامی بدەن، بە جوانی ئەنجامی بدە. تۆ وای لەناو ڕەمەزانە ئەژی ئیتر لەحزەیەک لە فەرمانی خوا لامەدە،
لحظيك لفرماني بيغمبر لا مدى صلى الله عليه وسلم أطيعوا الله وأطيعوا الرسول گوێڕایاڵی خوا و پێغەمبەر صلى الله عليه وسلم أصحاب آسا رسول الله صلى الله عليه وسلم لمنبرەکەی بوو پیاوێک هاتە ژوورەوە جمعە بوو وتاریەدا پێغەمبەر صلى الله عليه وسلم پیاوێک هاتە ژوورەوە فەرمووی ئیجلیس دانیشە کەسێکیش لە دەرەوە وەستا بوو ئەهات بۆ مزگەوت ئەویش لە ترسی فەرمانەکەی پێغەمبەر لە دەرەوە دانیشت ئایا ئێمە ئاوین ئایا ئێمە ئەوەنە بە گوێی پێغەمبەرەکەین صلى الله عليه وسلم پێغەمبەر صلى الله عليه وسلم کە فەرمووی بەمەی نامزگەوتەکە دانیشە بەسەر مسلماناندا هەنگاو هەڵمەنێ ئەوەی دەرەوەش گوێی لێبوو ئەویش دانیشت چونکە فەرمانی پێغەمبەرە صلى الله عليه وسلم ئەنجامدانی واجباتەکانمان نوێژەکان ڕۆژوەکان حەج و زەکات و واجبات سیلەی ڕەحم هەموو واجبات ئەگە بە جوانی ئەنجامی بەی لە کاتی خۆیە ئەوە تۆی مسلمان لە ناو ڕەمەزاندا ئەژی ئێستا لەم وڵاتەی خۆماندا کۆلکە مثەقەفێ پێیا بووە ڕێویەک ڕاویە ڕێویە نازانم ناوی چییە کابرایەک پێیا بووە ڕەخنە لە قورئان دەگرێت ئەڵێ ڕۆژوو واجب نییە ئیسرا میعراج درۆیە العیاذ بالله ئەڵێ ئیسرا میعراج درۆیە شتێک نییە بە ناوی ئیسرا میعراج ئەڵێ ئەم شتانە ئەسڵ و ئەساسی نییە واجباتی ئیسلام ڕەفز دەکات تۆ چۆن ڕوبەڕووی ئەم ئەژدیهایە ئەبیتەوە چۆن ڕوبەڕووی ئەم مارمێلکەیە دەبیتەوە بەرگوێڕایاڵیکردنی فەرمانەکانی خوا و پێغەمبەر صلى الله عليه وسلم ئەڵێ قورئان هەڵەیە ئەڵێ قورئان غەڵەتی تایە العیاذ بالله ئەڵێ ڕۆژووبوون ئەسڵ و ئەساسی نییە ئەڵێ نوێژ ئەسڵ و ئەساسی نییە ئەڵێ میعراج و شتێکی وانیە ناوی میعراج بێ هەر کەسێ میعراج ڕەت بکاتەوە ئیمانی بە میعراج نەبێت ئەوەش لە میعراجا ڕوویداوە کە واجب بوونی نوێژە ئەویش ڕەت ئەکاتەوە کەواتە ئیمانی بە نوێژیش نییە کەواتە هەر کەسێ ئیمانی بە پیتێکی قورئان نەبێ صرف کافرە بێدینە مەلعونە نوێژی لەسەر ناکرێت لە ناو گۆڕستانی مسلمانانە نانێژرێت ناشۆڕێت ئیتر ئەمە شەرمی بۆ چییە هەر کەسێ ڕەخنەی لە خوا گرت لە قورئان گرت کافرە ئیتر پێویست ناکات زۆربەی بگەڕێین ئەمە یەکەم من لەم مینبەرەوە پرسیارێ لەو کەسە دەکەم پێی دەڵێم ئایا تۆ خوا دروستی کردویت وەڵامی ئەم پرسیارەم بەرەوە تۆ کە ڕەخنە لە قورئانە گریت ئەڵێ ڕۆژوو واجب نییە نوێژ ئەسڵی نییە ئیسرا میعراج درۆیە واجبات ئەسڵی نییە ئایا خوا دروستی کردویت ئەگەر ئیمانت هەیە خوا دروستی کردویت مەخلوق چۆن غەڵەت لە خالقەکەی ئەگرێت ئەگە ئیمانت هەیە خوا دروستی کردویت مەصنوع چۆن غەڵەت و هەڵا ڕەخنە ئەگرێت لە سانیعەکەی خوای خالق خوای دروستکار ئەگە تۆ ئەو دروستی کردوی ئیمانت هەیە چۆن ئەتوانی هەڵە بگریت لە خالقەکەت ئەگە ئیمانیشت نییە خوا دروستی نەکردویت ئەڵێ من بەچکە مەیمونم و ئەسڵەکە مەیمونە ئەی بۆ ئیعلانی ناکەیت ئیعلانی کە بڵێ من خوا دروستی نەکردوم بە مەیلی خۆت ڕەخنەی لێ بگرە بۆ ڕوبەڕووبوونەوەی ئەم مار و ئەژدیهایانە لەم کۆتایی ڕەمەزانەدا و لەم دوای ڕەمەزانەدا واجباتی ئیسلام جێبەجێ بکەین پابەت بین بە نوێژەوە بە ڕۆژووەوە بە تاعەتەوە بە مزگەوتەوە بەردەوام ئاتوچۆی مزگەوت بکەین دڵمان معەلەق بێ بە مزگەوتەوە ئینشاء الله بەندایەتی خۆمان بە جوانی ئەنجام بین دووهەم کارێک کە ئەنجامی بین وەکو ئەوە وایە دائیمە لە ناو ڕەمەزانە بین اجتناب المحرمات دوورکەوتنەوە لە قەدەغە کراوەکان ئەوانە کە حرامن خوا حرامی کردوون قەدەغە کراوەکان ئەنجامیان نەدەین لە قورئاندا چی حرام کراوە پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرموویەتی کامە حرامە نەیکەین دوورکەوینەوە لێیان سەحابەیەکی بینی
مستیلەیەکی ئاڵتون لە دەستیا بوو دەری هێنا و فڕەییا فەرمووی ئەمە حرامە عەلا ذکووری ئومەتی لەسەر پیاوانی ئومەتی من ئاڵتون حرامە کە فڕەییا ئەسحاب پێیان وت بڕۆ ئەو ئاڵتونە بێنەرەوە لە بازاڕا بیفرۆشە ئاڵتونە با شتێک بکات بۆ ماڵ و مناڵت بیە بە شتێک بۆ ماڵ و مناڵت فەرمووی سوێند بەخوا شتێک پێغەمبەر فڕەییا بێنایەتەوە گیرفانی من عليه الصلاة والسلام چەندێک دوورکەوتنەوە لە محەڕەمات ئێمە چەندێک لە قەدەغە کراوەکانی خوا چەندێک سنووری خوا پارێزین جابری کوڕی عەبدوڵڵا ئەفەرمێت پیاوێ هاتە خزمەتی پێغەمبەر صلى الله عليه وسلم وتي أي پیغمبری خوا صلى الله عليه وسلم أن رجلا سأل النبي صلى الله عليه وسلم پیاوێک پرسیاری لە پێغەمبەر کرد صلى الله عليه وسلم چی فەرموو چی وتي أرأيت إذا صليت المكتوبات وصمت رمضان وأحللت الحلال وحرمت الحرام ولم أزد على ذلك شيئا أدخل الجنة أي پیغمبری خوا صلى الله عليه وسلم آیا ئەگەر من واجباتەکانی نوێژ جێبەجێ بکەم ئەگەر من ڕۆژوەکانم بە جوانی بگرم ڕۆژوو ڕەمەزان ئەگەر من حەج بکەم ئەگەر من حرام بە حرام بزانم حەڵاڵیش بە حەڵاڵ بزانم واتە حرام بە حرام بزانم نەیکەم تەجەنوبی لێ بکەم لێ دوورکەومەوە حەڵاڵ بە حەڵاڵ بزانم و بیکەم ئایا ئەڕۆمە بەهەشتەوە ئەدخل الجەنە ئەڕۆمە بەهەشتەوە قال صلى الله عليه وسلم نعم پێغەمبەر صلى الله عليه وسلم فەرمووی بڵێ ئەڕۆیتە بەهەشتەوە ئەگەر ئەمانە ئەنجام بەی ئەگەر بە جوانی نوێژ بکەیت ئەگەر ڕۆژوو بگری حەج بکەی زەکات بەی کردەوەی چاگەنجام بەی حرامی خوا بە حرام بزانی حەڵاڵی خوا بە حەڵاڵ بزانیت ئەوە ئەڕۆیتە بەهەشتەوە ئەگەر تیکەش نەکەی زیادە کەواتە دووەم کارێک کە ئێمە ئەنجامی بین هەروان لە ڕەمەزاندا ئەوەیە دوورکەوینەوە لە محەڕەمات لە قەدەغە کراوەکان ئەوانەی کە خوا و پێغەمبەر صلى الله عليه وسلم قەدەغەیان کردووە فأما من طغى وآثر الحياة الدنيا فإن الجحيم هي المأوى ئەوەی کە لە سنوور لای داوە ئەوەی سەرکەشی کردووە ئەوەی توغیانی کردووە و گوناحی زۆری کردووە و فەضلی دنیای داوە بەسەر قیامەتە دنیای هەڵبژاردووە فإن الجحيم هي المأوى مادام شوێنی حرامەکان کەوتووە ئاگری جەهەنەم و جەحیم مەوای ئەو کەسەیە قەدەغە کراوەکانی خوا سنووری بەزاندوون بەڵام وأما من خاف مقام ربه ونهى النفس عن الهوى فإن الجنة هي المأوى ئەوەی لە خوا ئەترسێت ئەوەی سنوورەکانی خوا نابەزێنێت ئەوەی شوێنی هەوا و ئارەزووی ناکەوێت ئەوەی ئەو کەسە نییە اتخذ إلهه هواه نییە ئەوەی هەوا هەوەس و قەی نەکردووە بە خوای خۆی العیاذ بالله ئەوەی شوێنی بەرنامەی خوا کەوتووە فإن الجنة هي المأوى ئەوە بەهەشت جێگەیەتی مەوایەتی خوا بەنسیبمان کە ئینشاء الله سێهەم کار و کۆتایی کە ئەنجامی بدەین ئەوە ئێمە هەروان لە ڕەمەزاندا فەرقی نییە ئەویش ئەوەیە ئەداء المەسنونات جێبەجێکردنی سنەتەکان ئەو سنەتانەی کە پێغەمبەر صلى الله عليه وسلم فەرموویەتی ئەنجامی بن بە تایبەتی 12 ڕەکەعات لە دوای نوێژەکان لە دوای 5 فەرضە نوێژەکە 12 ڕەکەعات نوێژی سنەت هەیە رسول الله صلى الله عليه وسلم فرمووی چی حديثك مسلمة فرمووی من صلى 12 ركعة في يوم وليلة بني له بهن بيت في الجنة هەر کەسێ لە شەو ڕۆژێکە 12 ڕەکعات نوێژی ڕەواتیب و مؤکەدە بکە خوا لە بەهەشتا کۆشتێکی بۆ دروست دەکات یعنی نەک تەنها ئەوە بەهەشتیە بگرە زەمانیشی هەیە کۆشتیشی هەیە لە بەهەشتا کامەیە و 12 ڕەکعاتە 4 ڕەکعات پێش نیوەڕۆ 2 ڕەکعات دوای نیوەڕۆ 2 ڕەکعات دوای مەغریب 2 ڕەکعات دوای عیشا
دوو ڕکعات پێش نوێژی بەیانی ئەم دوانزە ڕکعاتە زۆر ئاسانە ئەنجامی بەهەشت و بۆ خۆت مسۆگەر کردووە. کەواتە ئەگەر بتەوێت ڕەمەزان لە ڕەمەزان دابیت، دائیمە لە ناو ڕەمەزان دابی، ئەم سێشتە ئەنجام بە. یەکەم واجبات بە جوانی ئەنجام بە. دووهەم دوورکەرەوە لە قەدەغەکراوەکان و محەڕەمات کە خوا قەدەغەی کردوون. سێهەم سنەتەکان ئەنجام بە تایبەتی سنەتەکانی پاش و پێشی نوێژە فەرزەکان. ئاخر قسەم ئەیڵێم چی؟ ئەڵێم ئیمامی ذەهەبی ئەفەرمێ ئەجمل کەلام قەرەئتها منذ 70 عاما. 70 ساڵە کتێبە خوێنمەوە ئەفەرمێ ئەجمل کەلیمە جوانترین قسەم کە خوێندە بێتەوە. ئیمامی ذەهەبی ئەفەرمێ 70 ساڵە من لەگەڵ کتێبە ئاژیم، 70 ساڵە کتێب ئەنووستم ئەخوێنمەوە. باشترین کەلیمە جوانترین کەلیمە کە من معجەب بووم پێی، کە من دڵم پێی خۆش بووە، هیچ قسەیەکەوە نەخۆش نەبووە ئەم قسێ. ئەڵێ چی؟ إن لذة المعصية ذهبت وبقي عقابها وإن مشقة العبادة ذهبت وبقي ثوابها. ئیمامی ذەهەبی فەرمێ جوانترین قسە کە من بیست بێتم سەیرم کردبێ و خوێندبێتمەوە ئەمەیە: خۆشی تاوان ڕۆشت، ئەو تاوانەی کە کردومانە خۆشەکەی ڕۆشت، بەڵام عقابەکە و سزاکەی ماوە لای خوا. ئەو تاعەت و عیبادەتەی ئەنجامماندا لە ڕەمەزانە و دوا ڕەمەزان ئەنجامی ئەدەین، مانوو بووین، تینوو بووین، هیلاک بووین، ناڕەحەت بووین، لە زەحمەتا بووین، مشقەتەکەی ذەهەبەت ڕۆشت، ناڕەحەتەکەی ڕۆی، بەڵام بەقیە ثەوابها، پاداشتەکەی ماوە لای خوا. دڵتان خۆش بێ بۆ عیبادەتە. ئەو باغەی کە ناومانە باسیز نەبێ، ئەو باغەی کە ناومانە خزمەتی بکەین، تەڕژینی بکەین، نەیەڵین جڕ و جانەوەرتەی بەربن، بۆ هیوایی خوای پەروەردگار کۆمەکیمان بکا بتوانین دوای ڕەمەزان ئەم سێکارە ئەنجام دەین بۆ ئەوەی هەمیشە لە ڕەمەزان دابین ئینشاءالله. خوا تاعەتمان لێ قبوڵ کەیت، خوایە لە گوناحمان خۆش بیت، خوایە ئیسلاحی حاڵمان کەیت، خوایە دوعاکانمان گیرا بکەیت، خوایە شفای نەخۆشەکانمان بیت، خوایە شفای نەخۆشەکانمان بیت. یا ربی خوایە هەر کەسێک نەخۆشە و داماوە و زەلیلە خوایە شفای بیت، خوایە بە شەفاعەتی پێغەمبەرمان کەیت. یا ربی ئەوەی چاکە چاکی بۆ بکەیت، ئەوەی خراپە خوایە چاکی کەیت، ئەگەر باش نابێ خوا لە ناوی بەرین. یا ربی ئەوەی دژمنایەتی بینی تۆ ئەکا خوا هیدایەتی بەی، ئەگە هیدایەت نابێ خوا لە ناوی بەرین، کەرامەتی بشکێنی، خوایە حەیای بەری. یا ربی خوایە گیان دینی ئیسلام سەرخەی. یا ربی خوایە گەلی کوردی مسلمان بگەین بە ئامانجەکانی خۆی. یا ربی خوایە هەردانی خەیتە وڵاتمانەوە. یا ربی خوایە ڕەحممان پێ بکەیت. یا ربی ئەوەی قەرزایە حەقی بەردەفع بکەیت، ئەوەی مشکلەی هەیە بەجارە سەر بکەیت. یا ربی خوایە بە ئیسلامەتیتمان ژێنی، بە ئیسلامەتیتمان بێنی، خوایە بە شەفاعەتی پێغەمبەرمان کەیت. آمين آمين والحمد لله رب العالمين. وبعد أعوذ بالله من الشيطان الرجيم. ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة